سڵاو دکتۆر جان سەرچاو کاکە خۆجان من پرسیارێکم خۆم لەم مای پێشوە کەسێکی ئازیزم لە دەسە خاڵی خۆش بێ زۆر سپاس پرسیارەکە لەوەی خۆم زاڵ بووم بەسەر هەستەکەیە زاڵ بووم بەسەر ئەو ناخۆشیە و باوەڕیشم بەوە هەیە کە کۆتا جاریە من بیبین و دووبارە ئەیبینمەوە بەڵام هەر شەوان هەستێکی ناخۆشیێتەوە بەدڵدا ها بیرتەچێتەوە بەردەوامە بێ و هەستەیە نا کاک ئەحمەد جان دەست خۆشەم دانیشا طبعا ئەو هەستە بۆ ماوەیەک بەردەوامە بێ مثلا ئەگەر باوک بێ برایەکی خۆشەویست بێت جەرگێ بێ ماوەیەکی زیاتری پێچە بەڵام هەموو توێژینەوەکان دەڵێن لە 18 مانگ زیاتر پێ ناپەڕێ لە ماوەی 2 ساڵە ئەگەڕێتەوە حاڵەتە ئاساییەکەی خۆ بەڵام جۆری بیرکردنەوەش دەورە بینێ کاک ئەحمەد جان تۆ هەر بیت و خەیاڵ بکەیتەوە خەیاڵ کەرەوانێ قەیچەکە بابێتەوە خەیاڵێ بەڵام بە باشە حاڵەتەکە تەفسیرکە کە ئەمە تۆی خۆشەوێ ڕوحیانەتەکەیەتی لەگەڵ توایە تۆ بیری لەکەیتەوە بەڵام بیر لەوە مەکەرەوانێ بۆ مرد بۆ منی بەجێت بیر لەوە بکەرەوانێ کە ئیسا ئیشاءالله شوێنی خۆشە ئیشاءالله بەختەوەرە بێ بە تۆ کە کارەکان ینی کارە بەختەوەر بێ لە ناحی بۆچوونێکەیە کە لە ناحی ڕوحیەوە ئەوان ئاگیان لە ئێمەیە یعنی من خۆم قەناعەتی وام هەیە مردووەکانمان ڕوحیانەتیان ئاگیان لە ئێمە هەیە اینجا لەبەرەوە من ئەگەر دڵتەنگ بم تازە خۆ ناگەڕێتەوە ئەوش دڵتەنگە بێت من ئەگەر خەفەتی بۆ بخۆم تەسیل لە ماڵ و مناڵ و چواردەورەکەش مەکە لە ئیشەکەش مەکە کەواتە بیرکردنەوە خراپەکەم لە ڕۆیشتنی باوکم بە قازانجی کەس تەواو نابێ ئینسانی کاینێکی عاقڵە ئەبێ بیر لەو شتانە بکاتەوە کە بە قازانجی تەواو بێ بەردەوامە بێ ماوەیەک بەڵام دڵنیا بە کامەی زۆر زۆر ئازیزە ئەمە ژیانە وردە وردە بەس بەیادگاری جوانەکانی هەر بمێنێ شتە جوانەکان بە هەر با بمێنێ ڕسمەکەی هەڵەواسم گەورەیەکەم لە ماڵ و زۆر ئاساییە بەرهەمێکی هەیە دایەنێم قەیچەکە هیواشی یادگاریەکە لەگەڵ ئەمانەیە ئاژیم زۆر زۆر ئاسایە بەڵام خۆم ناکەم بە مامە خەمە و بەردەوام واز لە ئیش و کار بێن و چالاکی و هەر خەم خۆم و هەم خۆم نا دەریە بڕمەوەی لە ناو دڵ و دەروون تا دەری بە گریان زۆر باشە گریان چارەسەرە هیوای شعرە نووسێت هیوا چیرۆگە نووسێ بەڕێزا نەتوانن خەم و خەفەتەکە لە ڕێگەی چیرۆکەوە لە ڕێگەی شعرەوە لە ڕێگەی وێنە کێشانەوە ئەمانە هەمووی وەسیلەن تعبیرن بۆ فڕێدان جیهانی دەرەوە بەڵام تەرکی دنیا بکەیت و هەر خۆ بکەی بە مامەخەمە کارێکی باش نییە بە قازانجی کەس تەواو نابێت زۆر سوپاس